سەربازی ونی ئەم جارە باس لە داستانی سەرکەوتنەکانی دوانزە کوڕ و باوکێکی تەمەن 70 ساڵان دەکات. دوانزە برا لەیەک خێزان، باوکێک 70 ساڵ خەباتی شاخ و شار بێدابڕان پێکەوە دەبەستێتەوە. ئەمە پێویستی بە هەست و ئینتیمایەکی بەهێزینەتەوەی و نیشتیمانی هەیە بۆ ئەوەی هەمویان یەک بگرن و شان بە شانی یەک تێبخۆشن. ڕۆژانە وەک عاشقێک کە بۆ ژوان بچێت، ئەم پیاوە بەرەو خۆشەویستە هەرە جوانەکەی ڕێگا ئەگرێتە بەر. هێزەکانی پێشمەرگە نەک هەر لەم ناوچێدا لە سەرتاسەری جیهاندا بە لەشکری بەرگری لە ئارانی و ئاسایشی جیهان پێناسە دەکرێن. ئەم پێناسە گرنگەش لە سەردەستی ئەو پێشمەرگە قارەمانانەیە کە لە شنگالەوە تا خانەقین ڕوبەڕووی دوژمن وەستاون و ناهێڵن تارمایی ئەو دوژمنە تاریکە باڵ بەسەر ناوچەکەدا بکێشێ. ئێستا ئەو هجوومە دەست پێ بکەین و ئینشاڵڵا بە زۆر بە ئاسانی سەر دەکەین. کە ئێوە ڕێیتان هەیە چۆن هجوومەکە دەکەین کۆ ناکەین، ئەوە تەواو ناخەشە لەسەر دەکەین.
لە سەرەتای دەستپێکردنی شەڕی داعشەوە بە شێوەیەکی خۆبەخشانە کارمان کردووە لە سەرنگەرەکانی پێشمەرگە و بۆ هاراستنی خاک و نیشتیمان ئەمەش ئەم پەروەردەیە لە باوکمانە بۆ مایتەوە کە لە هەر لە سەرەتای منداڵیمەوە دەرکم کردووە کە باوکم بە چەکی پێشمەرگایەتیەوە دیتومە و کاری کرد بۆ پاراستنی خاک و نیشتیمان ئەمە ژوای کردەوەکەوە ئامانجێک بۆ ئێمە دروست بێکەوە هەمان ڕێسکەی باوکمان بگرینکەوە لەسەر ئەو ڕێبازی بڕۆین کەوا پەروەردەی کردوینەوە بۆ گەیاندنی ئەو ئامانجێکەوە تەواوی خەڵکی کوردستان و خاکی کوردستان هەوڵی بۆ داوە. ئێمە شانازی بە پەروەردەی باوکمانەوە دەکەین کە لەسەر ڕێبازێکی وا پەروەردەی کردن خزمەت بە خاک و گەل نیشتیمانی خۆمان بکەین. ئێمە وەکو 12 برا خزمەت بە خاک و نیشتمان دەکەین لە پێی ناو پاراستنی گەل و وڵات. لە هەموو شەڕەکانی دژ بە داعشیش من بەشداریم کردووە یەک لە ئەولادەکانی مەلا حەسەن ئەمە بخۆ 12 براینە دویان لە خوار 18 ساڵیوینە دەمان تەمەنی سەرۆی 18 ساڵینە هەر دەبرایەکان بەشداری شەڕی داعشمان کردووە. من پێکم لە بەرەکانی جەنگە و پێشم لە زانکۆیە و شانازیش دەکەم کە لەگەڵ باوکم و برایەکانم لەگەڵ 12 برایەکانم لە بەرەکانی جەنگم و برایشم شەهید بۆەوە لەگەڵ برا پێشمەرگەکانی دیش. بۆ هەموو کەسێک ساتەکانی سەرکەوتن چێژێکی تایبەتی هەیە بەڵام بۆ پێشمەرگە زۆر لەوە زیاترە چونکە بە سەرکەوتنی ئەوان جگەل لەو شانازیە نەتەوەیەکیش پارێزراو دەبێت و کوردستانیش بە سەربڵندی دەمێنێتەوە. ئەمە چیرۆکی پێشمەرگەکانە لەناو ئەوانیشدا داستانی خێزانێکە کە 12 کوڕ و باوکێکن مەلا حەسەن و کوڕەکانی. 3 سال پێش ئێستا کە دەست بە شۆڕش کرا لە بیدایەتی کە دەست بە شۆڕش کرا ئەمە بیدایەتی گاڵەمان گرت ئەمە من منداڵ بووم گچکە بووم یوەنە بووم دەگەمام شو خزمەکانی خۆم هەر کەس بە تەنجە خۆن بەنانی خۆن بە فیشێکی خۆمان دەچوونە جەپەی جەپەمان دوایە چوونە دەرگەڵێ لە دەرگەڵی چوونە بێشوچێ جا ئەوە لە هەندرێنی لەو منتقانە لە هەمووی شەڕ بووینە لەگە حکومەتی. ئەم ناوچەیە کە مەلا حەسەن و کوڕەکانی هەنگاوی بۆ دەنێن شارۆچکەی بەعشیقە یان میحوەری بەعشیقە ناو دەبرێ 11 کیلۆمەتر لە سنتەری شاری مووسڵەوە دوورە. لە بیدایەتی شەڕی داعشی دروست بووە ئەمن بە خۆم و بە کوڕەکانم گەورە بووینە لە بەرەی جەپە بوویمە و لە ئەمانی بوویمە هیچ ڕۆژێکی ئەمن جار هەبوو مانگەچێ مانگونیوەشی 2 مانگە نەچوومە ماڵێ هەر لە ئەمانی لە جەپە بوویمە لە شەنگارێ لە ژمار لە ڕەبیعی لە هەموو جەپەکان بەشداریم کرد لە هەموو شەڕەکانی بەشداریم کرد بەخۆ بە کوڕەکانم زۆر جارە مەسەلە بەراگران پێیان گوتیمە بەخۆ ئیسراعەت کە لەبەرەوە تەمەنی تێپەڕێت تەمەنی تۆ هیوەی نییە ئەما من بەخۆم قبولم تەبیعەتەکەم زەمیرم قبول نەکردیە چکەمە ئەو وڵاتی خۆمان خۆش دەوێت ئەمە لە قوتابخانەی بارزانی فێرکرایە وڵاتی خۆمان خۆش بوێت نیشتیمانی خۆمان خۆش بێت سەرکردەکانی خۆمان خۆش بێن ئەمە ئەگەر مردنیش بی پێم خۆشترە نەک سەر شۆڕی دوژمنێک بێ دیسا وەکو وڵاتمان داگیرکە و خاک وڵاتمان داگیرکە. لەوەتێ شەڕی داعش دروست بووە کە بەخۆن بە کوڕەکانم لە بیدایەتەوە هێزم لە گەڵاڵی بوو کە هاتین چوونە ڕەبیعی ئەو منتقانە هەتا ئێستا لە هەموو شەڕش بەشداریم کردووە لە گرتنەوەی جومار لە گرتنەوەی ڕەبیعی لە گرتنەوەی خۆم و کوڕەکانم جار هەبوو ئەمن لەوێنە بوویمە کوڕەکانم هەموو لێ بووینە
لە ڕەبیعی لە زمار لە شنگار لە حیزالەی لە محمودیە لە عەلۆکەی لە تەلبەریحای لە سۆفیان لە ئەبووەزنەی لەو گوندانە هەموو بەشداری هەموو بەشەر نەوەگرتنەوە گوندانە هەموو بەشداری هەموو شەڕەکانمان کردیان ئەمە هیچ خۆشمان لەژیان نەیتیان لەوەتێ ئەمە دروست بووینە لەوەتی ئاقلم گرتێ فامم کردیا ئیشیمە هەر دەربەدەری و ئاوارەی و شەڕ و شۆڕ و ئەوە بووە بەڵام هەست بەخۆشی ئێستا زۆر هەست بەخۆشی دەکەم لەبەرەوەی کە هەر چەندە ئەمە لێ زەفەینەوەمان دینە و ئەو شەڕەن بە مندا هاتیە بەڵام هەست بەوەی ئیسراعەتم بەوەی سەربەرزم کە کەس نە بە فارسی نە بە تورکی نە بە عەرەبی پێم ناڵێ ئەتو چێواچی لە چێ هاتی ئەمن بەخۆم کوڕەکەم شەهید بوو لە گوڵان دوو ترمبیلن خۆم ترمبیلم نەبوو کوڕەکانم ترمبیلان هەبوون لێرە لە قۆپانی هاوان لێدان دوو ترمبیلن تەفنیش بوون دیسان ئەمە بەڵام ئێستا ئەم هیچ نییە چکە ئەمە نەوەی تەماعەکەتینە نەوە دوو ماڵی کەتینە نەوە مادەی کەتینە تەنها من بەسمان نیشتیمانە وڵاتی خۆمان خۆش بێ دیفاع لە خاک وڵات خۆمان کرد مەلا حەسەن کە تەمەنی 70 ساڵە بەشداری کردێ لە شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵان لەوەتی شەڕی داعشیش بەرپا بووە بەردەوام لە ڕێزەکانی پێشەوەی شەڕ بووە بەخۆی و 12 کوڕەوە کە هەندێکیان بە ڕسمی پێشمەرگەنە و بەشەکەی تریشیان وەکو خۆبەخش بەردەوام لە بەرەکانی جەنگ بووینە کە بەڕاستی سەربازی ونە و جێگای دەستخۆشیە و شانازی پێوە دەکەیت. کاک مەلا حەسەن خەڵکی دەبەری باڵەکەتە زیاتر تەمەنی 70 ساڵە لەو تەمەنەی کە بە تەمەنێکی دوور و درێژی ڕابردیا و هەموو تەمەنی خۆی لە کوردایەتی و لە شۆڕش و لە پێشمەرگاتی سەرف کردیا لە شۆڕشی ئەیلول پێشمەرگەیەکی قارەمان بووە لە شۆڕشی گوڵانە مشاهیدی بۆ دەدەم کە پێشمەرگە بووە لە شەڕی داعش لەوەتەی شەڕی داعشە لە شەوی حەف لەسەر هەشت تاکە ئەگاتە ئێستا بە خۆی زیاتر لە دەکوڕ و هەموو خزم و کەسوکارەکانی وەکو خۆبەخش زۆربەی زۆریشان بەشداری هەموو شەڕەکانیان کردیا. عاقل مەلا حەسەن زۆرمان دیبە لە پێشمەرگایەتی هەسەن وەسفی بکرێ هەر کەمە بە حەقەت بە خۆی 6 کوڕی ئێستا مستەمر لە واجبە لە هیچ دوانە کەتیە کەترە خەمی نەکردووە خۆی بە خەمخۆری ئەو پێشمەرگە و ئەو خەبات و ماندیبوونەی خەڵکی دەزانی. مەترسیەکانی ما کەمە مەترسیەکان عسابی ئەوی بکەین کە مەترسیمان هەیە گرتنمان لە پێشە کوشتنمان لە پێشە تەقینەوەمان لە پێشە بەڵام ئەوە هەموو بەلایەکی ئێمە نیشتیمانەکەمان بەلایەکی ئەمن بەخۆم زۆر کەس پێم دەڵێ ئەتو 6 کوڕ 7 کوڕ 8 کوڕ دێنێ جەفەت بەرێ جەفەی دەبێ ئەمانی مەیان بە گوناحە بە هەموو پێکۆنە شەید نەبن ئەڵێم نە کوڕێکی بۆ نیشتیمان نەبی ئەو کوڕم ناوێ کوڕ بیناوی نیشتیمان و کوردستاندا شەهید نەبی ئەو کوڕم بۆ چییە ئەمە خاچی خۆمان خۆش وڵات خۆمان خۆش دەبێت پێشمەرگە لای من شەرەفە سەربەرزیە کەرامەتە ئینسانیەتە چ لە پێشمەرگەی پیرۆستتر نییە پێشمەرگە جانی خۆی لەسەر دەستا خوێنی خۆی بەخشەکە بۆ خاتری خەڵک و گەل و وڵاتی ئیسراعیل نەبەکە ئەتوو کە سەربەرز بووی لە وڵاتی خۆ لە کوردستانی خۆت خاکت هەبوو هەموو دنیا ئەیتووە کە خاکت نەبوو هیچ نییە. ئەوە لە بدایەت شەڕی داعشە تا ئێستا ئەمن لە شەڕ داینە تفەنگم تفەنجە خۆیە فشەتم فشەی خۆنە مەخزەنی خۆنە قەناسم کردێ بە پارەی خۆم ناتۆم کردێ بە پارەی خۆم کوڕەکانیشم لەخوای بە زیاربی هەر دە کوڕەکانم ئێستا دە کلاشکۆفیان هەموو چی لە ئەخوان هەیە هیچم وەرنەگرتیان ئەمن ڕازیشم مەعاشم لەبی هەر ڕازمە لەبەرەوەی ئەمن لۆ خۆم دەکەم لۆ دیفاع لە وڵاتی خۆم دەکەم لە خاچی خۆم دەکەم لە نیشتیمانی خۆم دەکەم
ئەمن سەربەرزم بەو خزمەتەکەی بۆ خەباتێک. بە هەوڵی ئەوان و هەزاران پێشمەرگەی دیکە کوردستان پارێزراوە و هێزێکی دڕندەی وەک داعش بەردەوام لە شکستدایە. ئێستا دوو ئەرکەم لەسەر شانە، یەک کە عایلێکی زۆرم دەمەلدایە، جگە لە 12 کوڕم هەیە 3 کچمە هەنا، دوو ماڵمە هەنا. هیوایەتی من ئەوەیە کوردستان سەربەخۆبی، هیوایەتی من ئەوەیە کوردستان سەلامەت بی، هیوایەتی من ئەوەیە کوردستان پارێزراوە بی. مەلا حەسەن بەخۆی پێشمەرگەی خارەمانەوە بەخۆی بە 12 کوڕ ئێستا لە بەرەکانی جەنگە ئێمە شانەز پێوە دەکەین وەکو پێشمەرگە. هەر لە بیدایەتەوە مەسەلا مامۆستا مەلا حەسەن هەر بگرە لە شەڕی ڕەبیعەوە هەتا بگرە زومار و هەتا بگرە شەنگار و هەتا بگرە لە هەموو شوێنەکان تا بگرە لە هەموو شوێنەکان بەشداری کردووە، هەموو زۆر زار پێمان گوتێت کاکە بۆ بەخۆ بە 12 کوڕ بەشداداری کاکەم من ئامادەمە لەبەرەوەی ئەو خاکە لە هەموو شتێک پیرۆستە، ئەو خاکە لە منداڕەکانی من پیرۆستە، ئەگەر خاک نەبی منداڵ نابێت. کاک مەلا حەسەن کوڕەکانی بیدایەتەکەی پێشمەرگەش نەبوون، وەکو خۆ بەخش هاتوونە بەرەکانی جەنگ هەتا ئێستا لە بیدایەتی هەتا ئێستا زۆر قارەمانان هەموو کات لە پێشەمە بووینە، هەموو کات لە پێشەوە بووینە. کاک مەلا حەسەن جێی شانازیە لە هەموو شەڕەکان بەشداریان کردیا و جێی دەستیان دیار بووە. ناتوانین چۆن بەس کاک مەلا حەسەنی بکەین بۆ تەمەنەی و بۆ وەسعی و بەخۆ بە شەش کوڕان هەموو دەمێ لێرە بووە لە بەرای شەڕ بووە. وەسفی پێشمەرگەش من پێم وایە ئێستا پێشمەرگەکەمە لە باشترین بچینەمە لە باڵەکایەتی ڕاهاتینە لێرانە شەڕ دەکەین و هەموو پێشمەرگەکان جێی دەستیان دیار بووەوە لە خانەقینەتە ئەستە ژەنگار پێشمەرگە بە حدودی بڵین ئەو درێژایەی گرتیا و هەر یەکە لە جێی شەڕاهاتینە کە دیفاع لێراکەین و لە کوردستان و شەرەف و ناموسی ئەو هاوڵاتی و نیشتیمانە. زۆر جارامیشە بووە بە ئەوەش بڵێین مەسەلەن ئەمە لە شەنگارێ و لە زومار و لە ڕەبیعەی شەبەکە نەمای مۆبایلی ئەمە شەڕ بووە دەماڵێمە بوتەشین و گریانە و خزمەکانی هەموو خڕبووینەوە بۆتیان ئەوانە بۆ بەربڕینە یان ئەوانە گوژراینە زۆر جاران ئەمە ڕۆژێک دو ڕۆژ لە ماڵێمە شین و گریان بووینە لەو شەڕانە. آخر قسم ئەوەیە داوە لە هەموو گەنجانی کوردستان دەکەم، داوە لە هەموو بەڕێزانی خۆشەویستانی کوردستان دەکەم، کوردستان بپارێزن وەسیەتی بۆ هەموو گەنجانی کوردستان تەماشای من بکەن، تەماشای تەمەنی من بکەن. ئەگەر کوردستانمان هەبی خاکمان هەبی هەمووشتن هەیە، خاکن نەبی ئەمەنینە هیچ نییە، داوایان لێ دەکەم دیفاع بکەن، دەباتی بێ لەسەر زادە و لەباتی بچەن خۆ بشاندام بکەن، لەباتی بکەن پژری پێشمەرگە بکەن، وڵاتی خۆیان خۆش بێ، نیشتمانی خۆیان خۆش بێ. بە حقیقەت پێشمەرگە گرانایەکی زۆری کەتە سەری لەبەرێ ئەو لە هەر لە سەرەتای شۆڕشی ئەیلولە تاکو ئێستا پێشمەرگە هەر بەرخودانی کردو خۆی بە شەهیدکردنیدایە بەڵام شەهیدبوونەکەمان شانازیە بە حقیقەت چکە ئینسان لە پێناو میلەتی خۆی بە شەهیدکردندا من پێم وایە شانازیە بۆ ئێمە. خەڵاتی بەرنامەی سەربازی من پێشکەش دەکەی بە کاک مەلا حەسەن و کوڕەکانی. پیرۆزە کاک مەلا حەسەن. پیرۆزە.